بەناوی خوای پەروەردگار عزیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم کاکشوان لە خزمەتانن بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ. زۆر سپاس کاک جەلال. بەناوی خوای گەورە میهرەبان بینەرە عەزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش بە هیوای کاتێکی پڕ ئارام و دەستپێکی ڕۆژێکی پڕخێر و خۆشی. سپاس بەخوام ڕۆژ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین و یەکێکیش لەو بڕگانە کەمانەوێت زیاتر قسەی لەسەر بکەین بە شێوەیەکی گشتی ئازادی ڕادەربڕین و وەروەها بارەدۆخ و زروفی ڕۆژنامە نووسانە بەتایبەت لەم ڕۆژگاری ئەمڕۆدا ئەم دەنگە ناڕەزایەنە و وەروەها داواکردنی مافەڕەواکان و بە تایبەتی تریش لە سنووری پارێزگای دهۆک دەبێتە یەکێک لەو تەوەرانەی کەوا دەمانەوێت قسەی لەسەر بکەین. بەتایبەتیش هەندێک ڕۆژنامەنووس کە چارەنووسیان نادیارم بێکمان. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر وێزگەی کاروعاوی دەربەندیخان کە دیارە وێزگەیەکی بەڕێمێنانی کارەبایە و هەندێک گرفتی تایبەتی هەیە کە بوونەتە هۆکاریەوەی کە دیارە سێ چاوی بەڕێمێنانی کارەبایان هەیە بەڵام لە ئێستادا دوو لە چاوەکان کار ناکەن. بەڕێوەبەری کارپێکەری یا لێپرساوی کارپێکەری ئەو وێزگەیەمان لەگەڵا دەبێت لە تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژدا بۆی کە بزانین گرفتەکانیان چین و چۆن چارەسەر دەکرێن بۆی کە لە گرفتی کەمی کارەبا دەربازمان بێت و بتوانێت دیارە بە خستنەکاری ئەو سێ چاوەش بەڕێمێنانی کارەبا زیاتر دەکات. بەڵێ هەوڵەدەین لە ڕێگەی تۆڕی پەیامنێرانیشمانەوە لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان زانیاریەکانی ڕۆژی ناوچەکانی کوردستاندان بۆ بگوازینەوە بە تایبەتیش دوایەوەی بەشێکی زۆر لە هاوڵاتیان هاتوونەتە سەر شەقامەکان و داوای مافەڕەواکانی خۆیان دەکەن و ناڕەزایەتی لە هەمبەر ئەو دەسەڵاتەی کەوا لە ڕووی ئیداری سیاسیەوە تا ڕادەیەک زەختێکی زۆری لە هاوڵاتیان کردووە و گرفت لە نێوان هاوڵاتیان و وەروەها داواکاری ئەوان لەگەڵ حکوومەتی هەرێم لە تەشەنە سندنایە. دەستپێکی پەیامی ڕۆژ دەچینە لای پێشبینی کەش و هەوای هەرێمی کوردستان بە گشتی بزانین کەش و هەوا لە ئەمڕۆدا چۆنە.
بینەرانی عزیز دیارە تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر ئازادی ڕادەربڕین و بە تایبەتی چارەنووسی ڕۆژنامەنووسان و چالاکوانانی شاری دهۆک یا پارێزگای دهۆک بەگشتی دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووی هاتووان بڵێم لە ماوەی ڕابردوودا ئەمساڵ ناڕزایی و خۆپشاندانێکی بەرفراوان لە قەزای دهۆک بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەنجام دراوەکەوەش دیارە دەگەڕێتەوە بۆ پاڵەپەست و فشاری کە بەسەر هاوڵاتیان ڕۆژنامەنووسان و بە تایبەتی خەڵکی ناڕازی لەوێ کە هەبووە بۆی خراپی باروگزەرانی خەڵکەوە بەگشتی دیارە لە چەند شەوی ڕابردوودا کە خۆپشاندان بۆهی هاتن ناوەی بار هەڵگرەکانی تورکیا بۆ ناو عێراق سازکرا دیارە لە دوای خۆپشاندانەکە ڕۆژبەگیریەک لەو پارێزگایە دەستی پێکردووەوە هەندێک ڕۆژنامەنووس و چالاکوان و خەڵکی مەدەنی دەستگیر کراون و تا ئێستا هەندێکیان چارەنووسیان نادیارە بۆیە دیارە تەوری ئەمڕۆمان تەرخان کردووە لەسەرەوە بابەتەکە قسە بکەین لە دهۆکەوە میوانێکمان دەبێت کە وش بەڕێز ئەیهان سەعید ڕۆژنامەنووسای کاک ئەیهان سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش دەمەوێت بزانم لە ئێستادا چەند کەس دەستگیر کراون چەند کەس ئازاد کراون چارەنووسی دەستگیر کراوان ڕوون و دیارەکە لەکوێن؟ بله روزباش سلاو و رس بو توا تماشاوان کانالا آسمانیا پیام بله کاک جلال دیاره اوا کل بهدینان ها دگوزریتن نه بتنه دست سر کرنه بلکه رج بگیریه که زور هرمکی و رد فعله که ترسیه لبهدینان دروز بیتن جبرکو لگوری اوان زانیاریم به دست مکتین حتی پتری 35 کسیم که برنیاسن جه روزنامه‌وان و جه چالاکوان و ماموستاین دیارو کساتین بهدینان هاتینه دست بسر کردن ده نیوا شوه دا یعنی چونه سرمالن وانا در وی چارچوب یاسای دا اف کساتینه دست سر کردن و لروجا خوپیشاندانا گمرکین بجین بردم گمرکا ابراهیم خلیل جی اواکو شوفیر بوا لپشتی هنگی بوا خوپیشاندانا که گورتر و خلق تدا بجدار بوا لگور اوان زانیاریان جی هندک چافکانین ما یعنی به حتی زیادتری 100 کسان هاتینه دست سر کردن به شیوهی که هرمکی به گروپ و به کم اوجید بیتا رج بگیریه که سرتاسری قضاین بهدینان اگر ام تماشا بکین و اواکو جه بجین آماجه بکرنه اوا کو پتریا اوا دست سر کرنا هرج دست سر کرنا ما مصابه البرواری کو چوینه سرمالاوی و بگرتن و لیدان و ایهانه و گرتنا کروی و حتی 2 ماهیه یعنی در وی چارچوبه یاسای دا و حتی کره ما مصابه البرواری کو ایک شوا یعنی دستوی هاتیه بجین درزاندن و کره که ویدی هاتیه گرتن چا بجوه که بارمته یعنی اوجی شواز مافیاگری و چتگرایی یعنی شواز چارچوب دزگین اولهی یان چارچوب یاسای و بریارن دادگه دا و اف کسی دیجی که همی هاتین دست سر کرن گره که شوا وانجی بجیم پتریا شوا یعنی نیوا شوه دا بونه چونه سرمال وان قدمکی دا پدوی اوه چنده ند کر اگر یاسا سرور بیتن بتنه اگر هاتو سکالاک جیها بوا پدوی بو تبلیغ بود شو و مرکز پلیسا افاده خدا بانه جارکا دیوگر بانه مالن خواه نکو اف معاملا ناشرین و ناشارستانی یعنی برام برواتی کرد لواجی ام اوه دست سر کرنا سر تا سری یانجی یا هرمکی به رج بگیری نافت کن و اف دستگیر کرنا خلق بهدینان و چالاکوانان مترسیه بو سر پروسا دیموکراسی مترسیه بو سر برف پیشچونان جواکه که دیموکراسی و برف پیشچونان جواکه که یعنی شارستانی لواجی ام یعنی وی چندت بیجین که پیدویه اف سیما و کلتوری نشرین الپارزگاه آدهو که آنجی بیجین دوره بهدینان بگشتی هیا بهتر راوستاندن دست حالات یعنی حکمت خود جیه دو که آنجی پارتا دست حالات دار وره یعنی اوی فکر سر خوب بیت نداره که بشین خلکی به گرتن و به ترس و به لیدان و اوان یعنی کیسان بشین هیچ آمارێک هەیە کاگەیهان هیچ ئامارێک هەیە لەسەرەوەی کە چەند کەس دەستگیر کراون چەند کەس چارەنووسیان تەنانەت نادیارە تا ئێستا حتی که دوباهیک آمار یعنی دستمه گشتی پتری 35 کسا یعنی دیار کس ناصراو یعنی بیجین ریک خرین مثلا خروابونان بنیان جی ماموستاین دیار بن یان روزنامه‌وان و چالاکوان دیار بن
اوه پتری 35 کسانه لیوه که هاولاتی و هاولاتی ساده آنجی بجداری خوب شاندانه بودن به تایبتی یعنی لقضا زاخو لگوری هندک چافگانیان یعنی پتری 100 کسه هاتی ندسته سر کرم تنی لقضا زاخو وجا لقضا هندن جی یعنی اف آماره بیجین راسته اوا کد یعنی الوری ریدتن اف ترس یعنی برف آراسته کردن جواکی برف جواکا ترسه و ترسش اوی دنگ ناراضی و یاخی بهدینان بلا دا سالات باش بزانیتن هر دا سالاتک لهر جایی که بتن به ترس و فشار و پروساکا نیاسایی یا ندیموکراسی نشین وی دنگ ناراضی بیدن کن یعنی او چند بکن دنگ آزاد یا جی بجین فکر آزاد یا دنگ ناراضی و یاخی دو نشی تیرور که یعنی دبیتن او چند فیزیکی هندک انسانان بخن ناف کنجن زندانه دا یعنی حتی تیرور جیب کن اما یعنی وقتی دنگ آزاد لوی داره مثلا بنبر نابیتن و اف خلقه یعنی تیگه هشتیه تازه هوشیار بوه یعنی چسته ناترسیتن یعنی نها مثلا قال لك شوان جی بیشین شما یعنی ما خواهی کالی کریه حتی یعنی وصیت خوب نویسینش برکو اگر آرامی هم بجی سقامگیری یا آبوری نبیتن سقامگیری امنی نبیتن یعنی سقامگیری سیاسی و دموکراسی اوه داره نبیتن یعنی ایدی خلق یعنی تحمل ناکت ایدی خلق هست بر پرسیارتیت کتن کو تجیانش یعنی خلقی استاند کو تا موچی بری تا برسی کیلو برچاو خود بینیتن یعنی مثلا پاره هیا بودجه هیا اف دهات الواگو مرکات اتن تراوی چنده هیا موچه بید مثلا دابش کرن ایتو بی پشتی دو سه مهان موچه کی یعنی بده و شنیکا ریک جینه دی اف ما مصلاحیان اف حولاتیان اف فرمان بره یعنی د خرفابونه که زور مدنی دا بیانه که پیشکش کرد تا لیاقاوی چنده نبیتن تا تو نشید حملاوی چنده بکی که اوه تنه بیانه که پیشکشی تبکن که واتا یعنی تو هیزکانت بر جوان دا خلقی دا جبر که اگر تو هیزکان اجتماعی بی خلق باری بتنا دورینیتن یعنی گوپیت که فشل بجین دست حالات داری او که خلقی متمانه پیزن اولهی یانجی بجین حکومت نبیتن ام بینین وی داره خلقی هند یعنی باری بوانه ما نزانن که آیا سپیده ده اینه گرتن یانجی کادی چهار نویسی وات چی بیتن یعنی گله شوانه های که بگویی مثلا من حتی وصیت خود نویسینه کادی برفکی و چن یعنی چهار نویسی و یعنی گله خلق گله گنج گله چالاگوان حتی یعنی شپروسا مثلا زواجی بیا یا شپروش گل خوشتویا خوب بیا یعنی دست برداشت برکو زانیتن چهار نویسی وی ندیاره نشد چهار نویسی و خزانه جی مثلا برف کی و بچیتن لوا اوات ایتا کرن البهدینا کو بدن کرن اوی دنگ ناراضی اف بدنگن یعنی بدنگ نابیتن جبرکو یعنی اوان خویک عالی کریه نجمرنه ترسن نشتگی ترسن جبرکو او حق یعنی الدفوانه اما بگرتن ولیدان و ترس و هرشه کرنه اف دنگه نبن برد بیتن نجیده سالات و پروساس خود کرنه و به پولیسی کرنه دامو دستگاه ین مدنی جی ین حکومت کاتێکاگە یانی ئەو ئامارەی کە باز دەگرێت 100 کەس لە ڕۆژنامە نووسان و هاوڵاتیانی ئاسایی بە شێوەیەکی ڕەشبەگیرانە لەلایەن هێزەمیەکانەوە گیراون هێزەمیەکان پۆلیسە لەوێ یاخود دەستگای ئاساییش تداخل دەکات چونکە هەندێک بابەت ڕەنگە پێویستەکە لە پێشێوازی قانونی و یاسایی و بە پشتبەستن بە پاڵپشتی دادگا مامەڵە لەگەڵم بابەتانە بکرێت لەوێ کێ حاکمە کێ مامەڵە کێ بەم شێوە ئازادانە لە ڕۆژنامە نووسان دەدا لە هاوڵاتیانی ئاسایی ڕەشبەگیر دەیانگرێ لە کاتی گرتنیانە چۆن مامەڵەیان لەگەڵ دەکاواتە زانیاری ورد هەیە لەگەڵ لێدان و ئەزیەتدانی ڕۆژنامە نووسان و مامۆستایان و دوای گرتنیشیان کە بێسەر و شوێنن ینی بە چه ئامانجێک چی کراوە بۆی بزانن ئەمانە بۆ کوێ براون یاخود چۆن مامەڵیان لەگەڵ دەکرێت هەتا بارودۆخی تەندروستیان چۆنە بەتابەت لەم حاڵەتێک ئێستاکە کۆڤید-19 هەیە ڕەنگە و شوێنانی لەوێ بن قەرەباڵغی و وەروەها مامەڵەیان پێویستیان بە چاودێریکردن هەبێ بله
زادی لێرە لەبەر ئەوەی دامەزراوە حکومیەکان یان سازیە حکومیەکان لە چارچێوەی بڵێن یاسا کار نەکەن یاخود نیشتیمانی نین ئەم دامەزراوانە لە دەستی حزبن لەژێر هەژبوونی حزبدان بۆیە ئەم دەستگا ئەمنیانە یعنی بەگشتی کەوتونە سەر بێدەنگکردنی ئەم خەڵکە ناڕازیە یعنی لە پۆلیسەوە بگرە لە ئاساییشەوە بگرە تا بڵێن پۆلیسی 104ش چووە سەر ماڵی خەڵک بەڵێ مامۆستا بەدەلبەرواری دەستی کوڕی شکێنراوە و کوڕێکیان بەدیل یاکچۆن بڵێ وەکو بەدیل بگری کە ئەمە یعنی شێوازی هێزی نیشتیمانی نییە هێزی موەسساتی نییە هەتا بینیمانە هێزی مافیاگەری و چەتەگەرایی ئەتوانیەکێ دەستگیرکەی وەکو بەدیل لەبەر ئەوەی ئەم تومەتەی کە داوا پاڵ مامۆستا بەدەلبەرواری خۆ جەریمە مەشهودە نییە یعنی مادەی 2 موبایلە تحریز نییە بوو تیرۆر بوو مەسەلەن بچی کوڕەکەی بڕفێن یاخود بچیت لەسەر ماڵیدا بگریت و کەلوپەلەکانی ببیت و لە کوڕیشی بدەیت و سوکاتی کە سوکاریشی بکەیت کە ژنیشی تیا بووە اینجا ئەم هێزە بڵێن ئاسایش یاخۆت هێزی پۆلیسیان مکافحە بێ هەرچی بێ لە نیوەی شەوە عنی لە 2 شەوە لە 3 شەوە چوونە سەرماڵی ڕۆژنامەنووس و چاڵاکوان و مامۆستا و بە زۆر یعنی دەرهێنراون کە ئەمە حاڵەتی ترسە یعنی تۆ پێویست بەوە ناکرد بنکەیەکی پۆلیس بابانگی ئەم کەسانە بکە ئیفادەیەک وە لێوەر بگرێ ئەگەر کێشەیەکی قانونیە و دواتر بڕوە بەڵام کە بڵێن حزب هەژمونی هەبوو لەسەر دام و دەستگا حکومیەکان لەسەر هێزە ئەمنیەکان لەسەر دادگا ئەو کاتە هیچ شتێ یعنی مانای نامێنێ بوویە چارەنووسی ئەمانەش کەس نازانێ ئێستا مەسەلەن چی لێدێ لەبەر ئەوەی بۆ نمونە ڕۆژنامەنووس قارەمان شوکری 2 مانگە لە زیندانە کەس نازانێت لەسەر چییە نایدەن بە دادگا نەهەڵن پارێزەرەکانی بێ ناڵن کە سوکاری ببیندێ یعنی بەڕاستی کەشوهەوایەک لە بادینانە دروست بووە بە هەر مانایەک بێ ئەم دەسەڵاتان ئەم حکوومەتە خوجیەی تازە یاخود پارێزگارە نوێیەکەی ئەیەوێ ئەم دەنگە ناڕازی و یاخی بادینانە بە هەموو نەوعیک و جووریکیەوە یعنی سەرکوت بکە بابەتەکە لێرەدا کە نانەوێ خەڵکێک لێرە ئاشنای مبوون نەجادە بێ نهێڵن خەڵکی ئێرە بەرەو یعنی سەردەمانە و شەڕستانیەت بڕۆ نهێڵن بەرەو مەدەنیەت بڕۆ نهێڵن ینی دەنگی خۆیان بگێنن کە ئەمە ئەلفوبەی دیموکراسی ئەگەر بزان ئەبێت و ڕێگە بە خەڵک بدەیت کە قسەی خۆی بکاتن نەک هەر کەسێ پۆستێکی کرد لە فەیسبووک یان وتارێکی نووسی یاخود چاڵاکیەکی کردیان بەیاننامەیەکی خۆن تو یەکسەر بچی لە نیوەی شەوە لەسەر هەڵکوتیتە سەر ماڵیان و بڕفێنی و لە دەرەوەی چارچەوەی یاسا و بڕیاری دادگاشی پێشان نەدەی یعنی ئەمە ئەم خەڵکە بەرەو ئاقارێکی مەترسیدار ئەبە عنی تو کە لە ڕێگای دیموکراسی لێگیری ئەو کاتە ئەم ناڕازیبوونە بەرەو یعنی ئاقار و ئاراستەی تونند و تیژی ئەڕوە ئاخر قسەی خۆی هەیە قسەی خۆی ئەکات و ژیانت لێ سندوتەوە خەڵک ئەبینێ پارێزگاری دوهۆکەم پارێزگارە تازەیە باسی لەوە کرد کە لای ئەو هیچ کەسێک حەسانە و تایبەتمەندی نییە لەوەی کە بیەوێ خۆپشاندان بکات ئایا لە ئێستادا کە ئەم ناڕزاییە لە بادینان سەری هەڵداوە بە تایبەتی لە پارێزگای دوهۆک کە سەری هەڵداوە ئایا جیاوازی دەکرێت لەوەی کە ڕۆژنامەنووسێکە ڕەنگە مافی کارکردنی کاری ڕۆژنامەنووسی خۆی هەبێ یا مامۆستایەکە کە بۆ خۆی دەبێت شکۆیەکی تایبەتی احترامێکی تایبەتی بگیرێ ناکرێت لەوەی کە بێتە سەر جادە داوای معاشەکەی خۆی بکە داوای موچەی خۆی بکە تۆ بە زەبری هێز سەرنگونی بکەی ئایا بەڕاستی ئەم قسەی خۆی ئێستا خستووەتە بواری جێبەجێکردنەوە ئەم پارێزگارە؟ باڵێ بوو نارەکانی خستوتە بواری جێبەجێکردنەوە بوو بڵێ نارە سیاسیەکانی یاخود بۆ خەڵکە ناڕازیەکانی باڵێ 100% قانون وەکو خۆی ئەیەوێ نەک وەکو قانون یعنی حکمەتی ئەم قانونە چیوێ وەکو خۆی ئەوێ باڵێ خەڵک لە نیوەی شەوە ئاڕفێنن خەڵک لە خەڵک ئەدەن بوونە بە مەترسی لەسەر خەڵکەوە باڵێ بە 50 قسە لەگەڵ باشە لە چی ئەترسن لە چی ئەترسن هەم حزبی دەسەڵات لەوێ ئەو قانونە هەم حزبی دەسەڵات لەوێ و هەم پارێزگار لە چی ئەترسێت؟ بەڵێ لەوە ئەترسن کە ئەم خەڵکە ناڕازیە بێنە سەر جادە ئاشنای جادە بن بەرەو پرۆسەیەکی دیموکراسی بڕۆن یعنی خەڵکی ئیدی ببێ بە خەڵکێکی شارستانی خەڵک داوای مافی خۆی بکە ئەمانە ئەگەر
يعني خراب نبن گەندەڵکار نەبن بوو بترسن یعنی تو بۆ نمونە ئەو پاری هزار مامۆستا یاخود شاڵەگوان لە بادینان هاتە سەرجادە بەیانێک ئەخوێنن یعنی تو لە چی ئەترسی لە تێکدانی ئەمنی ئەم شارە ترسی دڵنیا بە هەمووان مامۆستان و هەمووان شاری خۆیان خۆش ئەوێ یعنی چیەکەن یەک بەردیش ناگرن بۆ شوێنێ ئەسڵەن تو خەڵک یعنی سەرکوت ئەەکەی تو لێ ئەدەیت و ئەمانە ئەگەر مەبەستیان کۆڕۆنایە خۆ بینیمان یعنی لەم ڕۆژانە و ڕۆژانی پێشترووی داهاتووشدا بێ یعنی چاڵکی یادیوەدامان کرد یعنی سیرمان کرد ئەگەر ئێمە 50 نەفەر بین ئەوان هێزە ئەمنیەکان 350 نەفەر بوون ئێت و ئەگەر مەسەلەکە کۆڕۆناوێ ئەو 350 هێزە ئەمنیانە بە ئاسایش و بە پۆلیس و بە مکافحە و بە سوات و ئەم هێزانە کە کوبوونەوە لە یەکتر ئەی بوو خۆ ئەوانیش کۆڕۆنا ئەگرێ بوو یعنی ئەوان ئینسانین کۆڕۆنا یعنی تووشی کۆڕۆنا بنیا خۆت ببێت تو کارێک بۆ بڵاوبوونەوە لە کاتێکە ئەم چاڵاکوان و ماڵباتی شەیتوەدا دەکە چوین بوو ئەوێ هەمووان یعنی پێگیر بوون بە ڕێنمایە تەندروستیەکانەوە جا ئەمەی ئەمانە ئەترسێ یعنی لەوەیە کە ببێ بە فشارێک لە سەریان و وعدیان بە سەروی خواندەوە کە ئێمە بادینان بێدەنگ ئەەکەین کە ناتوانن لەبەر ئەوەی ئەو یاساوە ئەو پەنجە کە بوو خەڵک ڕاکێشرێ ئەبێ ئەو پەنجە بچێ بوو ئەو بەرپرسە گەندەڵکارانەی کە لە گومرکی ئیبراهیم خەلیلە یعنی تاڵانی ئەکرێ کۆمپانیەکانی ستێر گروپ کە سربەخۆدی مەسرور وارزانین کە سەرۆکی حکوومەتە یعنی گەندەڵێکی گەورە بە بەڵگەوە ئەکرێ لە فیشخابور ئەکرێ سێماڵکە لە بەعبەروەلیدی ئەکرێ لە ئیبراهیم خەلیل ئەکرێ ئەمانە هەمووی کاکە تو ئەبێ بێ ڕێگیری لەمە بکەیت و ئەبێ یاسا بۆ ئەم بەرپرسە گەورانەی کە گەندەڵی ئەکەن ئەم کۆمپانیە گەورانەی کە گەندەڵی ئەکەن ئەگەر تو ڕاست ئەەکەی یاسا جێبەجێ ئەەکەی و خەمی ئەم شارەتە ئەبێ بێیت ڕێگری لەو هەموو تاڵانیایی کە ئەکرێ لەم هەموو داهاتی ناوخوا کەون ئەبێ یعنی ئەو بڵین قاچەقچیەتی و ناقانونیەی کە لە گومرکە ئەکرێ بڕوو قانون لەسەر ئەمانە جێبەجێ بکە مامۆستایەکیان قەلەم بەدەستێک لە ماڵەوە سعات دوی شەوت و ئەچی مەسەن دەستەسەری ئەەکەی یان ئەڕفێنی یان نازانی چارەنووسی چییە ئەمەکەی قانونە ئەمەکەی حکومڕانی یانێکە ئەوها ئەکرێ بەڕاستی یعنی خەڵک بێزارە هەندێک شت هەیە تو زۆر باش وعدی چاکسازی بە خەڵک ئەدەی لەم لاشەوە تو دزی و تاڵانیەکەت بەردەوامە و تەنیا دەنگی ئازاد و کپ و بێدەنگەکەی ئەخەرکە کە دەنگی ناڕازی لە بادینانە کپ ناکرێ خەڵکێگەیشت و ینی تو بە ترس و تو قاندن و گرتن و ئەمانە بەڵێ کاگەیان کەواتە ئێستا بەڕێستان وەک ڕۆژنامەنووسێک وەکو چالەکەوانێکی دیار لە بادینان و لە پارێزگای دهۆک ئێوە ڕەوشەکە چۆن نەبینن وان پێتان وایە ئەمەی دەسەڵات دەیکا بۆی دەلوێ یاوەخود ئەوەی ئێستاکە هەیە خراپتر دەبێ یا باشتر دەبێ یاخود چی بکرێ بۆ بەدەمەوە هاتنی وەروە بۆ پشتگیریکردنی ئەو دەنگە ناڕازیە و ئەو دەنگە حەقبێژانەی کەوا ئێستاکە لە بەهدینان و لە پارێزگای دهۆک داوای مافەڕاواکان دەکەن واتە وەزعەکە بەرەوکوێ دەڕوا بپی خوێندنەوەی بەڕێستان بەڵێ ئەوەی من دەیبینم لە ماوەی 10 ساڵی ڕابردووە یعنی قەت ئەمەی کە لە بادینانە ڕوئەدا ڕووی نەداوە لەبەر ئەوەی خەڵک ئیتر وشیار بووە خەڵک هەست بە بەرپرسیارەتی ئەکە خەڵک ناڕازیە یعنی جاران ئەگەر دە چاڵاکوان لەسەر جادە بوانە داوای مافی خۆیان کردووە ئێستا بە هەزارم چاڵاکوان و مامۆستا و خەڵکی ناڕازی داوای مافی خۆیان ئەکەن ئەبێ ئەم پرۆسە دیموکراسیە یعنی دەسەڵات ڕێگەی پێ بدا مەگەرنە ئەم تووڕەیەی خەڵکە و خەڵک هەمووی یعنی کە ئیهانە پێ ئەکریان هەڕەشەی لێ ئەکرێ خەڵک خاوەن عشیرە لێرە کۆمەلگایەکی یعنی تا حدێ پەیوەستە بە مەسەلەی عشایری لە ڕووی سوسیۆلۆژیەوە ئەم خەڵکە یعنی ئیتر قبول ناکە سوکاتی پێ بکەیت کە تۆ ڕێگەی بڵێن دیموکراسیانش لێگیری ناڕازیەتی خۆی بە شێوازێکی مەدەنی شارستانی دەرئەبڕێ ئەم دەنگە ناڕازیانە بەرەو ئاراستەیەکی خراپ ئەبێ بەرەو ئاراستەیەکی توندوتیش ئەبێ ئەو کاتە خۆت یعنی تاوانباری ئەم بڵێن توندوتیژیە ئەبیت بۆیە ئەوەی کە لە بادینانە ڕوادا گۆڕانکاری یعنی جەوهریە گۆڕانکاریە لە عقلیەتی خەڵک لە فکری سیاسیان لە تێڕوانینیان بۆ حکومداریە خود بۆ دەسەڵاتدارانی ئەم شارە بۆیە دەسەڵات یاخود بڵێن حزبی دەسەڵات لێرە یعنی لیاقەی ئەوە نییە تەقبولی ئەمە بکات جا ئەمە یان زۆر باشە کاگەیهان زۆر بە کورتی لەبەرەوەی دەرفەتی کاتم نەماوە دەمەوێت پرسیارە بکەم هەزاران خەڵکی تر دەرئەکەوێ زۆر بە کورتی کاگەیهان ئەرک و ڕۆڵی پەرلەمانی کوردستان لەم کاتەی کە ڕەشبگیریەک لە
پارێزگای دوهۆک دەستی پێکردووە ئەرکی پەرلەمان لە کاتەیە ئاچیە کە دەبێت بە خەڵکی بەدەم بەهانای خەڵکی پارێزگای دوهۆک و چالاکوانان و ڕۆژنامەنووسانەوە بێت. بەڵێ بەداخەوە یعنی ڕۆلی نەک تەنیا پەرلەمان بڵێن لە ڕێکخراوە NGOکان و ڕێکخراوی مافی مرۆڤ و دەستەی مافی مرۆڤەوە بگری تا ئەگەیتە پەرلەمان ڕۆلیان زۆر خراپە یعنی چاودێری ڕەوشەکە ناکەن ئەسڵان نازانن چەند کەس دەستە سەر کراون چۆنن یعنی ئەوە نابێت بە هەڵوێز بۆ نمونە بڵێن فراکسیۆنێکیان کاک علی حەمە ساڵحێکیان کاک سووران عومەرێک بێتە سەرخەت بۆ قەزیەیەکی بادینان ئەبێ ئەم هێزە سیاسیانە یاخود بڵێن پەرلەمان بە ڕسمی وەکو دامەزراوەک وەکو دەسەڵاتی یەکەم و دەسەڵاتی تەشریعی چاودێری بێت چاودێری ڕەوشی مافی مرۆڤی ئەم ناوچە بکاتن کە لە ئاستی پێویستانیە و هەر ئەتوانم بڵێم هەر هەڵوێستی نییە یانێت تو ئەم ڕەشبگیریەی کە لێرە دروست بووە هەرە بووە سەردانی ئێران کردووە سەردانی زیندانەکان کردبە یعنی دەستگا ئەمنیەکان کردبن کە چاودێری ئەم ڕەوشان کردبە نەک هێزێک بێت بە کەیفی خۆی خەڵک دەستە سەر بکات و ئایستا دوای ئەم بەرنامە لەوانە ئێمەش دەستە سەر بکرین و یعنی تۆ نازانی چی بەم هێزە ئاڵێ کە هیچ تەفەهەمی نییە کە هیچ ڕێگە بە پرۆسەی دیموکراسی ناگرێت بە تەقبولی ڕەخنە ناکە تەقبولی حەقیقەت ناکە و ئەزانەی تۆ ئەبێ هەر بێدەنگ بیت و هیچ ناڵێکە کە خەڵک بێدەنگ نابێت خەڵک تیرۆریش بکەن ئێستا یعنی وەسیەتی خۆشمان نووسی و لێرە دەرچین و تیرۆرمان کە ئێمە بێدەنگ نابین تازە شتێ هەیە ئەیبینین یعنی خەڵک ناڕازیە لێتەن یعنی یان ئەبێ ئەوە تا بێ داوای لێبوردن بکەیت و چاکسازی و ئیسلاحی ڕیشەیی بکەین نەک بڵێن چاک دزی بکەیت و موچی خەڵک ببڕی یان ئەوە تا تۆ بەم فشار و ترس و گرتن و گرتنە یعنی تۆ بەرەو لە ناوچوون ئەچی ئەو کاتە پارە و کورسیەکانتان یعنی فریاتان ناکەوێت. بە هیوای سەلامەتی بۆ بەڕێستان کاگەیهان و تەواوی هاوکارانیشتی ئینشەڵا لە دوایان بەرنامە تووشی هیچ کەشە و گرفتێک نەبی و لە دەرفەتەکانی تر بتبینینەوە سپاس بۆ بەڕێزە یان سعید ڕۆژنامەنووس و چالەکەوانی مەدەنی لە پارێزگای دۆکەوە لەسەر ڕەوشی ڕۆژنامەنووسان و هەروەها ئەو چالاکیانی کەوا لەوێ کراون میوانمان بوو بینەرانی بەڕێز ناوڕێکمان هەیە و بینەوەلات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو.
برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات ساقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. بینەرانی عزیز چەند هەواڵ و زانیاریەکی گرنگتان پێشکەش دەکەین. درەنگانی شەوی ڕابردوو خۆپشاندان لە پارێزگای هەڵەبجە دەستی پێکردەوە و ژمارەیەک فەرمانگەی حکومی سووتێنران و پارتی دیموکراتیش بە چەکی سووک و قورسەوە خۆپشاندەرانی لە بینەی لەقی 12 حیزبەکەی دوور خستەوە و بەپێی زانیاریەکانی 6 خۆپشاندەر بە برینداری گەێنراونەتە نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە. خۆپشاندەران سەرەتا بینەی قایمقامیەتی هەڵەبجەیان بەردباران کرد و دواتر بینەی بانکی هەڵەبجە و سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەیان سووتاند. کوێستانەکرم سەرۆکی شارەوانی هەڵەبجە بڵاوی کردەوە هەرچی بەڵگەنامەی هاوڵاتیان لە بیناکەدا هەبووە سوتاون. خۆپشاندەران چەند بەردێکیان گرتە کۆمیتەی یەکێتی نیشتیمانی و پاشان ڕۆ لەقی 12 پارتی ڕۆشتن، بەڵام پارتی بە تەقەکردن بە کلاشینکۆف و بیکەیسی خۆپشاندەرانی لە بیناکە دوور خستەوە و چەند گەنجێکیش بریندار بوو. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان دەڵێت پەرلەمانتار نوێنەری هەڵبژێراوی خەڵکە و هەر جۆرە بێڕێزی و دەستدرێژیەک بۆ سەرژیان و سەلامەتی، دەستدرێژیە بۆ سەرکۆی پەرلەمان و دەنگ و ئیرادەی خەڵک. پاش لێدان و پەلاماردانی پەرلەمانتارێکی نەوەی نوێ لە هەولێر عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ باوەڕی وایە ئەوەی دەگوزارێت لە سایەی دەستەمۆیی و لاوازی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتیەکەیەتی کە بە بەرچاویانەوە پەرلەمانتارێک فەلاقە و دارکاری دەکرێت و جورئەتی بەرگری و ڕاگەندراوێکیان نەبێت. عەبدوستار مەجید بە ناوی خۆی و پەرلەمانتارانی کۆمەڵەوە لێدانی پەرلەمانتارەکەی نەوەی نوێ ئیدانە دەکات و ئەو ڕەفتارش لە هەولێر بە پێشێلکاری و پێشهاتێکی مەترسیدار بۆ دەسەڵات ناو دەبات. سنتەری میترۆ ڕاگەندراوێکی بڵاو کردەوەتی دا سەرکۆنەی هەموو ڕەواڵەتەکانی تونند و تیژی بەرامبەر بە بەشداربووانی خۆپشاندانەکانی ڕۆژانی ڕابردوو دەکات. داواش لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکات بۆ لێپرسینەوە وەزیری ناوخۆ بانگێشتی پەرلەمان بکەن. سەبارەت بە پێشێلکاریەکان سنتەری میترۆ لە ڕاگەندراوێکدا دەڵێت بەپێی یاسای ڕێخستنی خۆپشاندان لە هەرێمی کوردستان کە لەلایەن نوێنەرانی هاوڵاتیانی کوردستانەوە دەرچووە. خۆپشاندان مافێکی دەستوریە و بەپێی یاسا پیادە دەکرێت. نابێ با پێچەوانەی یاساوە پیادەکردنی مافی خۆپشاندان قەدەغە بکرێت. لە ڕاگەندراوەکەدا ئەوەش هاتووە کە بە بەرچاوی سەرۆکایەتی و ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە وەزارەتی ناوخۆ یاساکە پەک دەخات بەبێ ئەوەی هەڵوێست لە بەرامبەری پێشێلکاریەکانی مافی مرۆڤ ئاشکرا بکات و ڕۆڵی چاودێری خۆی بگێڕێت. ڕووداوەکانی ڕۆژانی ڕابردوو سەلمێنەری ئەو ڕاستیان کە یاساکانی پەرلەمان هاوڵاتی خۆپشاندەر ناپارێزێت. پێشێلکاریەکان بە شێوەیە کە پێش دەستپێکردنی خۆپشاندان لە کاتی خۆپشاندان هاوڵاتی تۆمەتبارە بە خۆپشاندەر و دەست بەسەر دەکرێت. بە زەبر و زەنگ مامەڵە لەگەڵ خۆپشاندانی ئاشتیانەدا دەکرێت. لەو خۆپشاندانانەدا شکۆی ئینسان و یاساکان دەشکێنرێت. بێدەنگی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان سام ناکە و قبولکراو نییە و گزارشتێکی ئاشکرایە لە ملکەجبوونی بۆ حکوومەت. میدیاکانی پارتی باوەڕیان وایە پاش بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ بەکارهێنانی دەمامەک زیادی کردووە و بەشێک لە هاوڵاتیانیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەڵێن ئامانج لە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ
دۆزینەوەی بازار بوو بۆ کارگەی بەرەمێنانی دەمامکی بەرپرسانی پارتی. بەپێی بڕیاری وەزارەتی ناوخۆ هەر کەس لە دەروی ماڵەکەی خۆی دەمامک بەکارنێنێت 20,000 دینار غەرامە دەکرێت کە ئەوەش کاردانەوەی بەدوای خۆی داێنەوە بەشێک لە وڵاتیانەوە بڕیاری وەزیری ناوخۆ بە گاڵتەجاڕی ناودەبەن و بەشێکی دیکەش دەڵێن ئامانج بە بازارکردنی دەمامکە بۆ کارگەی بەرەمێنانی دەمامکی بەرپرسانی پارتی لاولێر. ئەوەشی جێگەی سەرسوڕمانە و بڕیارانەی وەزارەتی ناوخۆ لە دێگەڵەوە ڕوە و سنووری سەوز تێپەڕ ناکەن. شەوی ڕابردوو دوو موشک ئاڕاستی قەزای خانەقین کران و هیچ زیانێکی گیانیان لێ نەکەوتەوە. بەپێی سەرچاوەکانی هەواڵ شەوی ڕابردوو دوو موشک ئاڕاستی قەزای خانەقین کرا. یەکێک لە موشەکەکان لە ماڵی برای بەڕێوەبەری پۆلیسی قەزاکە کەوتووەتە خوارەوە. کەوتنە خوارەوەی هەردوو موشەکەکە هیچ زیانێکی گیانی نەبووە و تەنها زیانی مادیان لێکەوتووەتەوە. هێزێکی ئەمنیش گەیشتووەتە شوێنی ڕووداوەکە و لێکۆڵینەوەکان دەستیان پێکردووە. کەناڵی عەرەبیە لە زاری بەرپرسێکی سەربازی عێراقیەوە ئاشکرای کرد ئەمریکا سەربازگەی تاجی بە کەلوپە لە سەربازیەکانەوە ڕادستی هێزە عێراقیەکان دەکاتەوە. بەپێی زانیاریەکانی کەناڵی عەرەبیە ئەمڕۆ هێزەکانی ئەمریکا لە عێراق بە یەکجاری سەربازگەی تاجی چۆڵ دەکەن و ڕادستی هێزەکانی عێراقی دەکەنەوە. چۆڵکردنی سەربازگەی تاجی لە کاتێکدایە ترەمپ بەپێی نەخشە و پلانەکانی سەربازەکانی لە عێراق کەمتر دەکاتەوە و بە خشتەیەک سەربازەکانی لە وڵاتە دەکشێنێتەوە. گرێرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاری گرنگەکانمان پێشکەشکردن پاشناو بڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. ئایزانم دەچینە لای هاوکارمان سوێب محەممەد لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانە. سوێب سڵاوت لێبێ و کۆتا زانیاری و تازەترین زانیاریەکان لە هەمبەر خۆپیشاندانەکان و ناڕەزایەتەکان لە پارێزگای هەڵەبجە و وەروەها ئەو لایەنانەی کەوا زیانیان بەرکەوتووە و شوێنانەی کە سوتاون چین. بەڵێ سڵای خی گەورە لێو لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ دوێنێ کاژمێر 5 بەشێک لە وڵاتیانی پارێزگای هەڵەبجە خۆپیشاندانێکیان ئەنجامدا کە تا ئێوارە خۆپیشاندانەکە بەردەوام بوو بەڵام زۆر هێمنانە بۆ خۆپیشاندانەکە بەڵام لە کاژمێر 2.5 شەوەوە خۆپیشاندان بەشێک لە هاوڵاتیان هاتنە سەر شەقام بووە هێرشان کردە سەر کۆمەڵێک دام و دەستگای حکمی و لە نێوانی ژیاندا لەقی پارتی لە پارێزگای هەڵەبجەوە گرژی و ئاڵۆزی کەوتەوە کە 6 کەس هەتا ئێستا بریندارە و هەروە ئەو زیانە زۆری کە بەر بینای پارێزگای شاروانی هەڵەبجە کەوتووە کە بەشێک لەو بەڵگەنامانەی هاوڵاتیان کە لە نێو ژوورێک بوو لە شارەوانی پارێزگای هەڵەبجەوە سەرجەمیان سووتێنراوە. من ئێستا چالاگوانێکی بواری مەدەنیم لەگەڵایە مامۆستا گیانەگەر بێتە ئێرەوە داواکاری هاوڵاتیان کە خۆپیشاندان دەکەن و هێرش دەکەنە سەر بارەگاکان ئەمە تا چەند چارەسەر دەبێت ڕێگە چارەیە. سوپاس بۆ دیارەکەتان دیارە ئێمە وەکۆی کەزانین هەڵەبجە شێکێکە لەو شارانی کە زۆرترین چالاکی مەدەنیتی ئەنجام درا لە ماوە چەند ساڵی ڕابردووە هەرمیش بە شازێکی سلمی بە شازێکی هێمنانە بەڕێوە چووە. بەڵام لەم سەروبەندەدا ئێمە زانینکەوا چەندین جار هەوڵ هەبوو بۆ بە لە ڕابردنی خۆپیشاندانەکان و دەست هەبوو بۆ تێکدانی بەڵام خۆشبەختانە ڕێگریمان لێکن بەڵام ئەوی کە ئەمشەوە بینیدێت کە ڕوویداوە هەوڵ هەست بکەیت هەوڵێکە بۆ بە لە ڕێبرنی خۆپیشاندانەکان و بۆ ناشینکردنی ئاڕاستی خۆپیشاندان بۆ ئەوەی کە ئەمڕۆ ڕوویداوە و سوتاندنی بەشی مەلەفاتی شارەوانی و پەلاماردانی بنکەی پۆلیسی هاتچۆی ناوشاری هەڵەبجە و سوتێنراوە و کۆمەڵە شوێنی خەدەمی پێمانڵێ ئەمە داواکاری ویستی خۆپیشاندەر نییە ویستی خۆپیشاندەر داوای چاکسازیەکە نەک داوای تێکدان نەکات بۆی ئەمە بە هەوڵێکە زانین بۆی کە ئەم کارە بە لاڕێیا بێت و ئیشی مەدەنی و خۆپیشاندانە سلمیەکان و ئەوەی کە داوای چاکسازی و داوای گۆڕانکاری ڕیشەیەکی لە حکومڕانی کوردستانە ینی ئەوە بەم شێوازە وێنا بکەن و بە خەڵک بڵێن کەەوە ئەمە ویستی خۆپیشاندانە کە بە دڵنیەوە دوورە لە ویستی خۆپیشاندانە ئەمە یعنی تۆ پێت وایە دەستی لە پشتم خۆپیشاندانە دوێنە شەو
ئەگەر دەستشی لە پشت نەبی ئاسانکاریکی بمتەواو کراوە چونکە ناکرێت ئێمە لە شارێکی وەکو هەڵەبجەیە بۆ نمونە ئێمە جاری وە بۆ 10 ڕۆژ بانگازمان کرۆ بۆ خۆپیشاندانیە بۆ گربوونەوەی بۆ بابەتێک نیۆنیەمەوی مشەوە بە ماوەی قەرەباڵغ نەبوو خێر ئەم خێر ئەم هەموو خەڵکە کۆ بوویەوە بۆیە ئەوەی کە ئێمە شەو ڕووی داوە من بە دڵنیاوە پێدەڵم نەویستی خۆپیشاندەرانە نە ئەو داواکاریەیە کە ئێمە هەمان بووە ناو داواکاریە کە چەند ساڵە لەم شارە خەڵک بانگازی بۆ کاو داوایەکە بۆی ئەمەی کە ئەمڕۆ شۆ لێرە گوزەراوە بە دڵنیاوە پێتەڵێم ئیشێکی تێکدەرانە بۆ هەوڵێک بۆ ناشینکردنی داواکاری خەڵکو و لەوە چێ هەوڵێکی بێ بۆ سەرکردنی خۆپیشاندەرەکان خۆپیشاندان لەسەر تاسایی کوردستان و بەلای ڕابردنی. زۆر سپاس بۆ مامەستا فەرهاد چالاگوانی مەدەنی بەڵێ ئێستا کۆمەڵی کارگوزاری شارەوانی هاتوون ئەو باگەنامانەی کە سووتێنراون کۆی دەکەنەوە من ئێستا دەستگیر کراوە لە دوای خۆپیشاندانە چەند کەس بریندارە و بە تایبەتی باز لەوە دەکرێت کە ئەمڕۆ پێ دەچێت لەقی پارتی کۆنگری ڕۆژنامەوانیان هەبێ ئامانج لە کۆنگرەکە چی هەیە زانیاری زیاتر ئەگەر بکرێت لەسەر دەرەنجامی دوای خۆپیشاندانەکان بدەیت. بەڵێ زۆر باشە من ئێستا ڕاستەخۆ سەرۆکی شارەوانیم لەگەڵایی پارێزگای هەڵەبجە کوێستان خان سڵاو لێبێ ئەو زیانانەی کە بەر شارەوانی ئێوە کەوتووە زیانەکان چی؟ بینای شارەوانی بە شێوەیەکی کامل سرجم بەشەکان زەرری پێگەیشتووە هیچ ژوورێک نییە دەرگا و پەنجەرەکەی نەشکێنرا بێت زۆربەی ژوورەکان ئەو کورسی و مێزانی تیا بۆ سووتێنراوە بەداخەوە لە هەمووی ناخۆشتر ئەوەیە کە بەشی کۆگای شارەوانی واتە گەنجینە کە ئەو بەرایانەی لە ساڵی 90ەوە هەتاکۆم ئێستا هەیە ئێمە هەمووی تقریبا نزیکەی 10 ساڵێکە ئەتوانم بڵێم داتاکان واتە ئەوەلیات بە شێوەیەکی ئەلکترۆنی داغڵ ئەەکەین ئەوەی کە هەیە لە 90ەوە بۆ نزیکەی توانم بڵێم دۆسی 15-20 ساڵێکی تایە هی فەرمانبەرانی شارەوانی و هەر هی ئەو هاوڵاتیانێک کە ڕۆژانە سەردانمانەکەن دیارە ئەوەلیاتیان لە لای خۆمانەمێنێتەوە بەداخەوە تا بقۆتان ئەیبێنن ئەم شەو هەتاکوم بەیانی بە شێوەیەکی فەرمی 2 ساعت جاری حەریق هاتووە بۆ خۆتەزانی دۆسیە چەند نووسراوێکە لەسەر یەک قەڵەکا بێ کە ئەکوژێنێتەوە جارێکە گڕ ئەگرێتەوە بە شێوەیەکی بەردەوام هەتاکوم ئێستا ئێمە لە کۆنتڕۆڵکردنی بەشی گەنجیناین و ئەگەر هەر نووسراوێکی بەسط بمێنێتەوە تەنها ژمارەیەکیش بێ ئێمە بۆ خۆمان لە ئەرشیفە ئەیهێڵینەوە چونکە ئەو ئەولیاتانە پێچی لە دەوائیرەکانی کە هەبێت لە کۆتایی لە سەرەتای هاوڵاتیان بەس خۆمان زەرمەند بووین ئێمە لەگەڵ داوای مافی هاوڵاتیانیان کە لە نەبوونی خزمەتگوزاری ئەگەر شوێنەکانی کە یەکجار مەعاناتیانە بێ ئێمە وەکو هەڵەبجە بەدەیان و بە سەدان مەعاناتی کەمی خزمەتگوزاریمان هەیە بەڵام بەڕاستی بەم شێوە ناشارستانێتیان داوای ماف ناکرێت. زۆر باشە پێتان وایە و کەسانەی کە ئەم کاریان کردووە کێن واروە باس لەوە دەکرێت کە دەستی لە پشتە ئێوە پێتان وایە کێن وایەت هەتاکو ئێستا سکاڵاتان تۆمار کردو لەسەر خۆپیشاندەرانە نەخێر ئێمە تاشە سکاڵامان تۆمار نەکردووە لە بەرەوەی دادگاش بە هەم ئەو خۆپیشاندەرانە ڕوبەڕووی دادگا بوونەوە و دەرگا و پەنجەرەی دادگا شکێنراوە ئێمە چاوەڕێ ئەەکەین ئەو کامێرا هەیە ناو شارەوانە هەردەکی کامێرام هەردەکەمان پارێزراوە ئەو کاتە بە شێوەیەکی فەرمی تەسلیمی ئاسایش و فیلمی دادگایەکەین بۆی ئەوان لێ کۆڵینەوەی خۆیان بکەن بە دڵنیایەوە ئەمە پلان بۆ داڕێژا و بە کاتژمێر دەونیویشەوە هاتوونەتە ئێرە بەداخەوە ئەبێ دەستێکی لە پشتەوە بوو ئەگەر هەر کەسێک داوای بەم شێوەیە ناکرێت ئەمە هیچ لە کەسێکی ڕۆشنبیر و کە بیر و وزری شارستانێتی هەبێت بەم شێوەیە داوای ماف ناکرێت. زۆر پێخان سەرۆکی پارتی زۆر باشە سوێب سپاس بۆ زانیارەکانت کە لەگەڵمان بووی لە پارێزگای هەڵەبجەوە تۆ بەردەوام بە لە وەرگرتنی زانیاری لە دەرفەتەکانی دواتر لەوەروەها لە زانیارەکان بۆ پەیام بگوازەوە سپاس بۆ هاوکارمان سوێب محەممەد لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان بوو. دەچینە سلێمانی لای پاملێرمان ڕامیار عوسمان ڕامیار سڵاوی خوا لەوێت زانیاریەکانی ئەمڕۆی سلێمانی چین؟ بەڵێ سڵاوی خوا لە ئێوەش بەیانیتان باش دیارە من لەوە دەست پێ دەکەم ئەمڕۆ لە شاری سلێمانی هەڵمەتێکی هۆشیاری تەندروستی هەیە کە لەلایەن بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانیەوە ڕاگەندراوە هەڵمەتەکە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لە خۆپارێزیەکان لە پەتای کۆرۆنا واروەها شێوازی خۆپاراستن دیارە هەڵمەتەکە مەیدانی دەبێت وە لە شاری سلێمانی و لە سنتەری شاری سلێمانی دەستی پێکردووە لەو بارەوە بەرپرسانی تەندروستی ڕوونکردنەوە لەسەر کەمپینەکە دەدەن کە ڕاستەوخۆ لە ناو بازاڕی سلێمانیەوە هۆشداری و هەروەها ئەو ڕێنمایانەی کە پێویستە بە هاوڵاتیان دەدرێت سەبارەت بە خۆپارێزیەکان لە
پەتای ڤایرۆسی کۆرۆنا دیارە وەکو دەزانن دوێنێ شەوی ڕابردوو یا باشتر بەڵام تەندروستی سلێمانی ڕایگەیان کە نزیکەی 665 کەس لەم هەفتەی ڕابردوو لە پەتای کۆرۆنا چاک بوونەتەوە بۆش 6110 کەس تاوەکو ئێستا ئەو پەتایان تێپەڕاندووە و چاک بوونەتەوە لە شاری سلێمانی و بارودۆخی تەندروستیان جێگیر بووە. دیارە هەڵمەتەکە بەردەوام دەبێت تا ئەو کاتێک کە هۆشیاریەکە بە تەواوی شاری سلێمانی و دەگوازرێتەوە بۆ شار و شارۆچەکانیش بەردەوامی دەبێت. لەلایەکی دیکەوە لە شاری سلێمانی وەکو خۆتان ئاگادارن کەمپینێک ڕاگەیەندرا بوو بە ناوی ئەم شارە مەشێوێنن. هەڵمەتەکە بۆ کۆنتترۆلکردن یاخود لابردننی ئەو قەرەجانە بوو کە لەسەر شەقامەکانی شاری سلێمانی بوون و دەوترا کە دۆخی شاری سلێمانی یان باشتر بڵێن لە ڕووی هەم لە ڕووی ئەخلاقیەوە و هەم لە ڕووی کۆمەڵێک دابوونەریتی ترەوە تێکدرا بوو. دیارە و کەمپینە لە بەرامبەر ئەوەدا ڕاگەیەندرا بۆی کە لەسەر ترافیک لایتەکان ئەو قەرەجانە کۆ بکرێنەوە. دیارە دوای ئەو کەمپینە کە بە هاوبەشی لەگەڵ پۆلیسی سلێمانی ئەنجامدرا لە ئێستادا کۆکرانێتەوە و ئەمڕۆ دەرەنجامی کەمپینەکە ڕدەگەیەندرێت کە بڕیاری دادوەر وەرگیراوە لە کۆنگرەی ڕۆژنامەیدا پۆلیسی سلێمانی و بەرپرسانی کەمپینەکە کۆنگرەکە ڕدەگەێنن کە چارەنووسی ئەو قەرەجانە چی لێ دێت ئایا کۆکراونەتەوە ئایا زیندانی کراون یان فەرمانی دادوەری سلێمانی چی دەبێت بڕیارە کاتژمێر 11 کۆنگرەی ڕۆژنامەی ئەنجام بدەن و دەرەنجامی کەمپینەکە ئەمڕۆ ڕابگەێنن. هەروەها بەشێک لە قوتابیانی سابیس قوتابخانەی سابیس ئەمڕۆ بڕیاروا بوو گربوونەیەک ئەنجام بدەن لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا بەڵام لە ئێستادا ئەوەی کە بزانین لەگەڵ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی لە کۆبوونەوەدان بۆی ئەو داواکاریانەی کە هەیەە ئەوەی کە من بزانم سەبارەت بە خوێندن و کۆنمرەی خوێندن بووە دەیدەن بە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی گفتوگۆی لەبارەوە دەکەن بۆی کە کێشە و گرفتەکانیان بگەێنن بە شاری بگەێنن بە بەڕێبەراتی پەروەردەی سلێمانی تاوەکو بۆیان چارەسەر بکرێت. بەڵێ ئەمە زانیاریەکانی شاری سلێمانی بوو. زۆر باشە سپاس بۆ زانیاریەکانت ڕامێرکە لە پارێزگای سلێمانیەوە لەگەڵماناوی دیارە دەچینە کەلار لای پامێرمان هاوار محەممەد کە دیارە لە کەلاری ژاوشەوەی پارێزگای هەڵەبجە دوێنێ خۆپشاندان هەبوو هەندێک بارگای حکومی شوێنی تایبەت سووتێنراون دەچمە لای پامێرمان هاوار سڵاوی خوا لێبێت زانیاریەکان لە شەوی ڕابردووەوە تا ئێستا زانیاری تازە لەو ئیدارەیە چی هەیە بەگشتی؟ وڵێ دیارە هاوکارمان هاوار هێشتا وەکوم سوڕێ هاتووە سەوتی ئێمەگەت باش گوێ لێمان نییە بەڵام پێما بێ بەگشتی جەلال بارودۆخێکی ناهەموار لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دروست بۆ ئێمە هیوادارین هاوڵاتیان وشیار بن بەدڵنیاییەوە کەسانێک ڕەنگە بیانەوێ بێنە ناو خۆپیشاندانەوە وەروە ئەو داوا ڕەوایانەی کەوا هاوڵاتیان لە هەمبەر ئەم دەسەڵاتە سیاسیە فاش لە گەندەڵە دەیکەن بەلا ڕێدا ببن وەروە سیمای خۆپیشاندەران و داواکاریەکان ناشرین بکەن بۆی خەڵکیش بڵێ هاوە دەسەڵاتیش ئەوانەی کە لایەنگری دەسەڵاتن بڵێن فەرمو خۆپیشاندەران ئاژاوە گێڕ و تێک دەرن کاری خراپ دەکەن بەڵکو داوای ڕاوای حەقی خۆیان ناکەن بۆیە بەڕاستی وشیاری لە جۆری دەربڕین و لە دەنگە ناڕەزایەکانە دیسانی شەوە زۆر گرنگە بۆ هاوڵاتیان و بۆ خۆپیشاندەران. دیارە ئەوەی کە دەگوزارێت گرنگترین ئامانج لەم خۆپشاندان و ناڕەزایی گۆڕانکاریە بە شێوازێکی ئیجابی و باش نەکەوەی کە بۆ نمونە بارگای حکومی بسووتێنرێت و بە تایبەتی لە بەرامبەر ئەمەشدا گەنجانێک بریندار یاخود خوانەکردا خوێنێک بڕێژێت کە جارێکی دیکە دەبینین و لە ڕابردوودا بینومان لە 2011 لە 2015 و لە 2017 بینیمان لەوەی کە ئەم دەسەڵاتە بێباکە لە زۆرجار لە ژاندنی خوێنی تەنانەت هاوڵاتیەکانمان بۆیە دەبێت زۆر بە وریاییەوە خۆپشاندان ئەنجام بێتی و هەمیشە خۆپشاندانێکی ئامانجداری تایبەت بە ئامانجی چاکسازی جا بکرێتەوە لەوەی کە دەیانەوێ خۆپشاندانی مەدەنیانە بشێوێرن. دەچمە لای پامێرمان هاوار دووبارە سڵاو لێبێت زانیاری تازە لە ئیدارەی گەرمیان چی هەیە؟ سڵاو لێ و لە بینەران کەناڵی ئاسمانی پێیان بێ کاک جەلال دیارە من ئەمەوێت سەرەتا بۆ دەست پێ بکەم ئەم دیمانانەی کە لە پشتی منەوەیە بینەی قایمقامەتی قەزای کەلارەکە دوێنێ لەلایەن چەند کەسێکەوە لە نێو خۆپشاندەران بەشێکی بیناکە سووتێنراوە کۆمەڵێک ئەولەویاتی هاوڵاتیان سووتێنراوە بەڵام بەگوێرەی وتەی ڕاگەیاندنی قایمقامێت ئەوەلۆتیانە ئەو نەزەڕوو نەبوون بەڵام ترس هەبوو لە ئەگەری گەورەبوونی خۆپشاندانەکان ئاگر بکاتە بەشی تاپۆی
ئاگر بکاتە بەشی تاپۆی قایمقامێت دیارە گەرمیان بکەوێت. گرفتی ئینتەرنێتمان لەگەڵ هاوار پامنێری گەرمی ئێوارە لە بەردەم قوتابخانەی لەیلا قاسم بە گرتبوونەوەیکی ئاسایی دەستی پێکرد و دوای پاشان با ڕێپێوانێک بەناو بازاردا تێپەڕین بەڵام کاتژمێر نزیکی شەش بەردەوام هاوار بەردەوام بە گوێمان لێت هاوار هاوار گوێمان لێتە بەردەوام بە دیارە خۆمان لێمان تێک ڕۆژی ڕابردوو لە گرمیان خۆپشاندان دەستی پێکردەوە سەر لێوارەوە دیارەوە پامێر بە ئاماژەی بە بەشێکی کرد بینایی قایمقامێتی ئەو شارە سووتێنراوە هەندێک کابینەکە هی پۆلیسی هاتوچۆ بوو لەسەر شەقامەکان ئەمەمانە سووتێنران دیارە لەوێش ئێوارە لە ناوچووکی ناو بازار و بەردەم بەڵاوەر فەرموو سپاس بۆ پامنێرمان هاوار دیارە گرفتی ئینتەرنێتمانەیە لەگەڵ پامنێرمان وەک ئاماژەم پێکرد دوێنێش خۆپشاندان لە دەمەوێوارە لە گەرمیان دەستی پێکرد بوو لە کەلار بەڵام دیارە بەداخەوە لەوێش تونند و تیژی لێکەوتەوە بەو شێوازەی کە شەوی ڕابردوو لە هەڵەبجا بوو بینەی قایمقامیە سووتان و چەند شوێنێکی دیکە زیانیان بەرکەوت بەردباران کران کە ئەوە ژۆک ئاماژەمان پێکرد زیانی تەنها بە خۆپشاندانێکی بەڕاستی لێرە پرسیارێک دروست دەبێ وەکە و مامۆستایش لە پارێزگای هەڵەبجەوە قسەی کرد زۆر جار زۆر بە گران خۆپیشاندەران کۆ دەبنەوە لە شوێنێک بەڵام دەبینی مەسەرەن لە دوێنێ شەو بە شێوازێکی پلان بۆ داڕێژراو لە زۆربەی شار و شارەشەکان گردبوونەوەکان زۆر بە خێرایی دروست دەبن وەروەها لە بریەوەی بچنە سەر بتایبەت خۆمان چاک دەزانین بارەگا حیزبیەکان دەسەڵاتی حەقیقی وڵاتەکەن بینا خەدەمیەکان یانی زۆرەوە نین دەسووتێنێت تێک دەدرێن ئەمە نیشانەیەکی زۆر گەورەترین نیشانەژەوەی شوانە سیرگی کاتێکە خۆپشاندانی مەدەنیانە ساز دەکرێت زۆر بە ئاسانی بە دوو میگزە پۆلیس یا ئاسایش کۆتایی پێدێنێت بەڵام بۆ من ڕۆژی ڕابردوو لە سلێمانی لە پارێزگای هەڵەبجە بوو شەوی ڕابردوو دیارە بینیمان لەوەی کە 4-5 بینا دەسووتێنرێت تێک دەدرێت بەردەباران دەکرێت بەڵام هێزانەکە شێوازە کە دەبێت بەرگری لەم بینایانە بکرێت بەدەمەمەوە ناتۆ بەڵام بینی ومانە جاری وا بۆ خۆپشاندەران زۆر کەمتر بوون و ئامانجیان سووتان و تێکشکانی هیچ شوێنێک نەبوو بەڵام زۆر بە خێرایی کۆتیان بە خۆپشاندانەکان هێناوەکە بە دڵنیاییەوە ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە سووتاندنی بارەگای حکومی بە تایبەتی بینا حکومیەکان فەرمانگەکان هەموو ئەمانە دیارە ئامانجی دیکەیان لە پشتە بۆیە دەبێت زۆر بەوریاییەوە خۆپشاندەران مامەڵە بکەن لەگەڵ ئەم جۆرە بەلاڕێدابردنی خۆپشاندانە ئەساسیەکان دەچینە لای بەڵێ پێم وابێ لە دەربەندی خانەوە میوانێکمان هەیە کاک فاروق ئەحمەد سەرپەرشتیاری ئیشپێکردنی پرۆژەی کار و ئاوی دەربەندی خان قسە لەسەر کێشە و گرفتەکانی پرۆژەی کار و ئاوی دەربەندی خان دەکەین دیارەوەک پێشتریش هاوکارم کاک جەلال باسی لەوە کرد کە سێ لە بەرهێمێنانی کارەبا هەیە بەڵام لە ئێستادا دوو لەو چاوانەکەوا وزەیەکی زۆری کارەبا بەرهەم دێنن گرفتیان تێکەوتو لە کارکەوتون و ئەمەش زەختێکی زیاتر لەسەر چاوی سێهەم دروست دەکات هەوڵەدەین لەگەڵ کاک فاروق ئەحمەد وەکو سەرپەرشتیاری ئیشپێکردنی ئەو پرۆژەی کارەوەیانە قسە بکەین تا بزانین کێشە و گرفتەکانی پرۆژەی کارەوەی دەربەندی خان چین کاک فاروق سڵاوت لێبێ و ئەم کاتت باش ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین لە ئێستادا کێشە و گرفتە سەرەکیەکانی پرۆژەی کار و ئاوی دەربەندی خان چین سڵاو لەوەی بەڕێزش وێزگەی بەرهەمهێنانی کارەبای دەربەندی خان لە سەیە کە پێکاتووە هەر یەکەیەکیان 83 مێگاواتە ئێستا یەکەیەکمان بە بەردەوامی لە ئیشایە بە توانای 7 مێگاوات بەڵام بە بۆنەی نەکردنی چاکسازیەوە یەکەیەکمان لە مانگی دووەوە لە ئیش دەرچووە یەکەیەکیشمان نزیکەی 2 هەفتەیە لە کار دەرچووە بە بۆنەی کێشەیەکی تەکنیکیەوە بەڵام ئێستا لەلایەن وەزارەتەوە ئەمڕۆ پێمان ڕاگەیاندرا کە بودجە دابین کراوە بۆ چاکسازی لەو یەکەی ژمارە سێە ئەی با بڵێن ئەمە ژمارە سێ ئەگەر لە کاتی بوونی گرفتێکی لەو شێوەیەدا چ کێشەیەک دروست دەبێت لە ئەگەری لە کارکەوتنی یەکێک لەو چاوانەی پرۆژەی کار و ئاوی یانێ و گرفتانە چۆن دروست دەبن یان چی دەبێت هۆی تێکچوونیشیان
طبعا لە کاتی لە کارکەوتنە ئێستا بەندا و ئاوی بەرداوەتەوە بەبێ بەرهەمهێنانی کارەبا ئەویش خەسارەتێکە کە ئێمە ناتوانین ئەو ئاوە بەکاربێنین بۆ بەرهەمهێنانی کارەبا. زۆر باشە کاک فاروق، دەمێ بزانم لە کارکەوتنی چاوێک تا چەندە ئێمە لە گرفتی نەبوونی کارەبامان بۆ دروستە بێ گرفتی نەبوونی کارەبا. ئەفو داوای لێبوردن دەکەم وازەح نەبوو پرسیارەکەت. کاک فاروق، کاتێک کە چاوێک لە ئیش دەکەوێت تا چەندە لە کارەبا کەم دەبێتەوە بۆ نمونە ڕەنگە ناوچەیەکی هەرێمی کوردستان یا ناوچەیەکی نزیک لە دەربەندیخان ڕوبەڕووی بێکارەبایی ببنەوە. طبعا کاریگەریە بێت ئەو یەکەیەمان کە لە ئیش دەرچووە توانای 7 مێگاوات ئەتوانرا بەرهەم بهێنرێ لە سیستەما ئەویش هاوکاریەکی باش بوو کە بۆ سیستەمی کارەبا. کاک فاروق، ئێستا وەک باست کرد سێ یەکەیە، یەکەیەکیانیش دەکا، یەکەیەکیشان 2 هەفتەیە لە کار کەوتووە و بجێ بۆ دەرچووە کە چاک بێتەوە. یەکەکەی تریان واتە یەکەی پێم وابێت دووەممە کە هێشتا ئیش ناکات. بەڵێ ئەو چی ئەو ئیشی لەسەرەکرێت بۆ چاکردنەوە یاخود بۆچی چاک ناکرێتەوە ئەویش دیسانەوە گرفت دروست ناکات؟ وڵایەوە کەوتۆتە سەر کێشەیەکی لە با بڵێن ترانسفۆرمەری سەرەکیە دروست بووە. کێشەکە پێویستیەکی بە ستافێکی فەنی هەیە و پێویستی کە دەستنیشانی با بڵێن خەلەلەکە بکرێ ئەوە لە یەکەی ژمارەیەکە، بەڵام لە یەکەی ژمارە سێە وەکوتم بە بۆنەی دابینەکردنی بودجەوە لە مانگی دووەوە پێویستی بە چاکسازی بوو، بەڵام ئێستا تازە لەم هەفتەیە کە بڕیار دراوە کە دەست پێ بکرێت. بەگشتیە کاتێکە هەر سێ چاوەکە کار بکەن ئایا دبەنداوی دەربەندیخانی ئەوەی کە ئێستا هەیەی توانای ئەوەی هەیە کە ئەگەر گرفتیان نەبێ هەر سێ چاوەکە ئیش پێ بکا و کاتە پێم وایە 210 مێگاوات کارەبا بەرهەم دێنێت. ئەفو سەوتەکە زۆر بەوازحینە پرسیارەکان ڕوون ئەگەر هەر سێ چاوەکە کار بکەن هیچ گرفتێک دروستەکە بۆ بەنداوەکە یا بەگشتی بەنداوەکە و ئاوەی کە گلی داوەتەوە توانای بە ئیشپێکردنی هەر سێ چاوەکەی دەبێت ئەگەر گرفتیان نەبێت؟ نە لەم ئەم ساڵ بە بۆنەی کەمی ڕێژەی بارانبارینەوە کەمی ئاو لە بەنداوە نەتوانراوە هەر سێ یەکەکە بە یەکەوە ئیش پێ بکرێت، تەنها 2 یەکە توانراوە ئیش پێ بکرێت، بەڵام بە بۆنەی ئەو گرفتە تەکنیکیەوە کە بۆمان دروست بووە لە یەکەی ژمارەیەکە ئێستا یەکیان لە ئیشایە، جاران 2 یەکەمان لە ئیشا بوو. زۆر باشە کاک فاروق، ئەو زیانانە یان بە چەندێک ئەخەڵمێنرێ ڕۆژانە چەندین ئاو بە هەدەر دەدرێتکەوە ناتوان کۆنتترۆلی بکەن لەبەرەوەی ڕێژەی بەنداوەکە ڕەنگە پێویستکە لەو زیاتر ئاوگل نەداتەوە بڕوات لە کاتێکیشا لەگەڵ ڕۆشنیە ماوە هیچ سوودێکی لێوە ناگرێ. ئەو زیانانە چەنن تا ڕۆژێک درەنگتر و دواتر ئەم یەکەیە چاک بکرێتەوە ئەوەندە مەسەلەن ڕەنگە زیان دروست ببێت؟ بەڕاستی زیانەکان وەکو پێم وتی لە بەرهەمهێنانایە تۆ چەندێک ئێستا ئەو ئاوەی کە بەردراوەتەوە لەلایەن بەنداوەوە ئەوە خۆی بۆ خۆی زیانێکە کە ئێمە ناتوانین بەرهەمی کارەبای پێ بەرهەم بهێنین. تر لە کاتەکانیشا جیاوازیە ئێستا لە بەتوانای 20 مێگاوات کە ئەو ئاوەی ئەوان بەریانداوەتەوە ئەتوانرا بەرهەمی کارەبای بە بەردەوامی پێ بەرهەم بهێنرێت. چاوێک توانای بەرهەمهێنانی 7 مێگاوات کارەبای هەیە، واتە ئەو چاوە ئێستا ئیشەکە بە بەردەوامی 7 مێگاوات کارەبا بەرهەم دێنێت؟ بەڵێ. زۆر باشە. ئێستا ڕەنگە هاوڵاتی نەزانێ 7 مێگاوات بەشی چیەکە؟ ئەم 7 مێگاواتە ئێوە و کارەبایە دابەشەکەنە سەر چه شارێک؟ بۆ نمونە بۆ دەربەندیخان بەشی چەند کاتژمێر دەکا گەر بێت و چاوێک لە کار بکەوێ ئێستا گەر 2 چاوی کار بکات؟ بەنسبەت ئێمە چونکە سیستەمی کارەبا هەر لە زاخەوە تا کەفری هەمووی یەک سیستەمە، ئێمە هاوکارین بۆ سیستەمی کارەبا، نەک بڵێن ئێمە تەنها ناوچەیەک دابینەکەین. واتە هەمووی دەچێتەوە ناوەندەکەی لەکوێیەک جارێکی تر کە دابش بکرێتەوە؟ خۆی هەموو ئەچێتەوە سەر تۆڕی کارەبای هەرێم لە ڕێگەی کۆنتترۆلی گشتیەوە
دوایەوە لە ڕێگەی کۆنتترۆلی دابشکردنی پارێزگاکانەوە ئەو کارەبایی کە بەرهەمەیەنرێت دابەشەکرێت. ئێمە لە هەرێمی کوردستان ببوورە کاکشوانە دوو سەرچاوی بەرهەمێنانی کارەبامان بەو شێوازە هێواتە کار و ئاوی بێت دەربەندی خان و دووکان. ئایا جیاوازی چییە بەرهەمێنانی کارەبا بەم شێوازە کار و ئاوی لەگەڵەوەی کە لە وێزگە غازیەکاندا هەمانە لە چەمچەماڵ و لە شوێنەکانی دیکە بەرهەمێنانمان هەیە لە ڕووی تێچووەوە لە ڕووی جیاوازیەوە جیاوازیەکەیان چییە؟ طبعاً جیاوازیەکی زۆری هەیە بەرهەمێنانی کارەبا لە وێزگەی کار و ئاویەکانە پێویستی بە سوتەمەنی نییە دۆستی ژینگەیە تێچووی تەنها ئەو سیانەکردن و دابینکردنی با بڵێین بودجەیە بۆ فەرمانبەران ئەنا ئیتر هیچ توویەکی تری نییە بەڵام لە وێزگە با بڵێن حراریەکانە پێویستی بە دابینکردنی سوتەمەنیە کە ئەویش تێچوویەکی زۆر لەسەر حکومەتەکەوێت. زۆر باشە کاک فاروق لەبەرەوەی ئەو پرۆژانەیەوە سەرپەرشتیان دەکەن مەسەلەن پێشتر پلانی واتان نەبووە بودجەیەک دایم هەبێت بۆ حاڵەتێکی با بڵێن خێرا یان تەواری لە ئەگەری لە کارکەوتنی چاوێکە بۆەوەی زیاتر ئەو ئاوەی بە هەدەر بە خۆڕایی بەر نەدرێتەوە یاخود کێشەیەک ئەوەندە درێژە نەکێشێ بۆ 2 هەفتە یاخود 2 مانگ زیاتریشەوە بۆ چەند مانگێکیشە چاوێک دەسووتێنرێ بۆچی لەگەڵ یانە پەیوەنددارەکان یاخود پرۆژەیەک نەبوو یاخود بەگوێتان ناکەن کەوا بۆ ئەوەی چاوێک لە کار دەکەوێت یەکەیەک لە کار دەکەوێت ئەوەندەی بەسەران نەچێت بۆ چاکردنەوەی ینی ئەوە شتێکی ضرورە چکە هەم کێشەیە لە کارەبا دروست دەبێ هەم لەم لاشەوە ڕۆژانە ئاوێکی زیادە بە هەدەر دەڕوا و هیچ سوودێکی لێ وەرناگیرە یعنی بۆ کارێک ناکرێت کە لە گەری تێکچوونیان لە کەمترین ماوەیە دروست بێتەوە یاخودی هەر ناکرێت لە ڕاستیە بە بۆنەی ئەم قەیرانی دارایی کە ڕووی لە هەرێم کردووە یەکێ لە کێشەکانی ئێمەشی گرتوێتەوە دابین نەکردنی بودجە ساڵانە بۆ چاکسازی ئەوە یەکێکە لە کێشە گەورەکانی ئێمە هەموو کاتێکیش بە نووسرا و سەروی خۆمانمان ئاگادار کردوێتەوە لەو کێشانەی کە ڕوو ئەدەن و پێشوەختیش ئاگادارمان کردوونەتەوە کە ئەگەر چاکسازی نەکرێت ئەمە کێشەکان بەرەو زیاترە ڕۆن ئەبێتە هۆی لە کارکەوتنی یەکەکان بەڵام بە بۆنەی دابین نەکردنی بودجەوە و دانەنانی بودجەیەکی تایبەت بۆ چاکسازی لە یەکەکانە کە پێویستە لە هەموو ساڵێکە یەکەکان چاکسازی دەوری بکرێ و لە چەند ساڵ جارێکە چاکسازی گشتی بکرێ بۆ یەکەکان بۆ ئەوەی تووشی ئەو لە کارکەوتنە نەبیت. زۆر باشە بۆ بەخشی ویستم ئەوە پرسم بەدەر لە بۆ بابەتی بوجە و ئەوانە کەوایسە گرفتانە لە پرۆژەی کارایی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە دەربەندی خان ئێمە ستافی شارەزامان هەیە لە هەرێمی کوردستان زۆر ئەکادیمیانە و بە ئەزمون و تەجروبەیەکی زۆریان هەبێت لە تەشخیصکردنی کێشە و گرفتەکان وەرەوە لە کاتی بوونی بودجە و چارەسەرکردنی بابەتەکە یاویش بە هەمان شێوە وەک نەبوونی بودجەیەک بۆ نۆژەنکردنەوەیان ستافی شارەزاش دەبێت لە دەرەوە بێت یاخود لە عێراقەوە لە باشوورەوە بێت. ئێمە شتافی شارەزامان هەیە لە وێزگەکانی کارەبای دەربەندی خانە توانایی بەتوانان لە ناحەی زانستیەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام ئەگەر تۆ دەستکراوە نەبیت بۆ کڕینی پارچەی یەدەک دوای ئەوە نەبوونی موچە کارمەندان دوای ئەوە یەکێ لە گرفتەکانیشمان ئێستا وردە وردە ئەو کارمەندە بە ئەزمۆنانەمان بەرەو با بڵێن خانەنشین بوونەچن ئەوەش کاریگەریەکی ڕاستە و خۆی کردوتە سەر ئیش و کارەکان لە وێزگە. زۆر باشە کەواتە تا چەندە خزمەتی و فەرمانبەرانە دەکرێت لە ڕوویەوەی کە دەرماڵی مەترسی چووکەیەوە دیارە بە بەردەوامی کە چوجن شوێنی کارتان لە مەترسیدان بە تایبەتی ڕەنگەگەر کەسێکیش نهاتی بێتە ژێر سەردەکان یا بەنداوەکان نەزانێت کە چەندە مەترسی هەیە لەوێ کە دەمێنیتەوە لە ڕوویەوە چەندە خزمەتان دەکرێت. یەکێ لە کێشەکانەوەیە هیچ جیاوازیەکی لەگەڵ ئەوانی ترانیە کە ئەوانەی بە بەردەوام لە ئیشان چکە هەر ئێستا هەر لە بڕینی لە سابسویەکەکە هەر ئەوانەشی کە بەردەوام لە ئیشان
هەر بە هەمان شێوە لە سابیسوێکیان لێ بڕاوە و موچەش دواکەوتووە. زۆر باشە کەواتە کاک فارۆ باس لەوە کرد بەشێک لەو کامدا بە ئەزمونانەتان کە ڕەنگە هەیان بێ زیاتر لە 40 ساڵ لەوێ ئیشی کردووە خانشین دەکرێەوە جێگرەوەی ئەمانەش ڕەنگە ئاسان نەبێ گەنجێک یاخود ئەندازیارێکی لەو بارەیە بە خێرایی بێ بتوانێت جێگرەوە بێ. بۆچی ئیشیش لەسەرەوە ناکەن پێشەوەی ئەمانە خانەنشین بن مەسەلەن دیسان کێشەوەتان هەیە کادێری تازەتان بۆ دابنرێ بۆی لەگەڵەوان ئەزمموی باشتر وەربگرن لە گەری خانەنشین بوون و دوورکەوتنەوەی ئەوانە ئەمان جێگرەوەیەکی باش بن. ئیسایشێکێ لە کێشەکانەوەیە ینی تۆتە نزیکەی 7 ساڵ 8 ساڵە بێ هیچ کادرێکی تازە دانەمەزراوە لە وێستگا ئەم 7 ساڵە بە بەردەوام کادری بە ئەزمون لێ خانەنشین بووە. زۆر باشە کاک فاڕۆق من دەمێ بزانم یەکەمە نێوە موچەتان لە کام وەزارەتەوە چکە قەراروا بوو کە موچەی بەنداوەکان فەرمانبەرانی بەنداوەکان بگوازرێتەوە سەر عێراق و کام وەزارەتیش دەبێ بودجە بۆ نۆژەنکردنەوەی چاوەکانی ناو پرۆژەکەتان دابین بکات. ئێمە موچەمان لە وەزارەتی کارەباوەیە و هەر سەر بە هەرێمی کوردستانین. هیچ پەیوەندیەکمان لەگەڵ با بڵێن بەغدانیە. کام وەزارەت دەبێ بودجە دابینکا بۆ نۆژەنکردنەوەیە؟ ئەبێ وەزارەتی کارەبا دابینی بکات. وەزارەتی خودی کارەبا. زۆر باشە دەمەوێت بزانم ئەم 7 مێگاوات کارەبایە کە بەرهەم دێنرێت تا چەندە فەراغی کارەبا پڕ دەکاتەوە بەتیابەتی لە یەک چاودا و 7 مێگاوات کارەبا لە چەند کاتژمێردا بەرهەم دێنێت؟ لە یەک ساعت لە یەک کاتایە لە 24 کاتژمێرایە چۆنی ئەم لە یەک کاتژمێرەکە 7 مێگاوات بەرهەمەیەنێت ئەگەر حسێبیکەی بۆ 24 کاتژمێرەکە نزیکەی 1600 مێگاوات دەکات. واتە لەگەر لە ئەگەری ئیژنەکردنی چاوێکیانە هەموو 24 ساعت جارێک 1600 مێگاوات کارەبا باش ئەمە حکوومەت هەز ناکات چه زیانێکی گەورە هەم بە خۆیشی و بە پرۆژەی پاڵپشتی کارەباش ئەدایانێ مبەڕێریان چییە بۆ جێبەجێ نەکردن و با بڵێن بەدەمەوە هاتنی خێرای بابەتەکانی ئێوە چکە وەک باس کرد پێماوێت چاوی سێهەم یەکەم یان سێهەمت فەرموو کە لە مانگی دووەوە لە کار کەوتووە یانە ئێستا کە ئێمە لە مانگی لە ئاخیری هەشتین. وڵی نازانم هیچ ئێمە کاون و سەرانەمان کردووە هیچ جوابێکی منطقیمان نەکردووە نازانم بڵێم ئەوە بێ لە خۆیان بپرسن بزان مۆبەڕیریان چییە. زۆر باشە کاک فاڕۆق پێدەچێت لەوەی کە دیارە چەند ساڵان بەنداوە خزمەت دەکاوە و ئامێرانی کە لە بەردەستی ئێوەیان گرفتان بۆ دروست بکە ڕەنگە لە ئێستەوە گەر بوجێک ئەمڕۆ بڕیاریدا بێ بوجێ تەرخان کا بۆ و چاوەی دووەم کە لە کار کەوتووە دەبێت لە ئێستەوە خەمی ئەوەش بکە کە بوجەیەکی دیکە دابین کا بۆی نەکە بەیانی دوو بەیانی لە بەرەوەی کە ئەمانە هەمووی ماوەیەکە کار دەکەن چاوەکانی دیکەش لە کار بکەون. بڵێ خۆوت بەوازحی دیارە بێ خۆی ساڵانە بودجەی تایبەت هەبێ بۆ چاکسازی پێشتر هەبوو ئەم بودجەیە؟ بەڵێ پێشتر ساڵانە بودجەی تایبەت هەبووە بۆ چاکسازی جا دوایەوە موچە دوا نەکەوتووە ئێستا بە بۆنەی ئەم وەزعی کە دروست بووە کارمەند بە شێوەی پێویست دەوام ناکە ئەوانەی کە ئینا بەس تەنها بەشی ئیشپێکردن بە بەردەوامی لە کاران. زۆر باشە کاک فاروق ئەو پرۆژەی با بڵێن بەرهەمێنانی کارەبا لە دەربەنی خان بەراورد بە بەنداوی دوکان وەکو یەکەن یا خۆت جیاوازیەک هەیە لە بەرهەمێنانی کارەبایە؟ ینی تێنەگەشتن بە پرسیارەکە ڕێژەی بەرهەمێنانی کارەبا لە بەنداوی دەربەنی خان بەراورد بە بەنداوی دوکان وەکو یەکەن یەک سیستەمن یا خۆت زیادوکەمی هەیە؟ بەپی ئەو ئاوەی کە ئەڕژێتە بەنداوەکانەوە هەندێک ساڵ هەبووە کە هەرچەنە توانای گلدانەوەی ئاوی دەربەندی خان کەمترە لە ئاوی بەنداوی دوکان دەربەندی خان 3 یەکەیە دوکان 5 یەکەیە بەڵام هەندێک ساڵ بە بۆنەی زۆری داهاتی ئاو لە وێزگەی بەرهەمێنانی کارەبای دەربەندی خانە زیاتر بووە لە وێزگەی بەرهەمێنانی کارەبای دوکان. کاک فاروق من پرسیارێکم بۆ دروست بۆ نازانم تا چەند ڕەنگە تۆزێکیش سیاسی بێت لە ئەگەری ئیشپێکردنی دوو چاو لە ئاوی لە دەربەندی خان ڕێژەیەکی زیاتر ئاو دەڕوات
بەکارخستنی با بڵێن پەروانەکان یعنی ڕێژەیەکی زیاتر ئاو لە دەربەندیخانەوە دەچێتەوە سەر ڕووبارەکە و بەرەو باشوور دەڕوا لە ئەگەر ئیژنەکردنی ئەم وێزگە کارەبایانەیە ڕێژەیەکی ئاوێکی کەمتر بەرەو خوار دەڕوا ئەمە ژوان ناکات لە بەرەوەی ئەو پرۆژە زیراعیانەی لە خوار و لە باشووری عێراق هەن نیشانەی پرسیاریان لەسەر دروست بێ بڵێ ئەم ساڵ ئاوی کەمتر یاخود ئەم شەژ مانگە ئاوی کەمتر بەرەو خوار دێت تاوەکوانیش بتوانن زەختێک بخەن یاخود پاڵپشتێک بکەن لە حکوومەتی ناوەندیەوە هاوکارێک بکەن بۆ بەنداوەکە هەم ئێوە پشتگیریەکتان بۆ بێ لە ڕووی مادیەوە و ئیشەکان باشتر بخەنە سەرسکە هەمیش ڕێژەیەکی زیاتر ئاو لە بەنداوەکەەوە دەربچێ بۆ ئەوان بڵاهی ئەویان چونکە مەسلەی خەزمکردنی ئاو بەردانەوەی ئاو لە دەسەڵاتی بەنداوەکانە ئەوان بەرنامەی تایبەتی خۆیان هەیە ساڵانە کە بەپێی ساڵی باران و وشکە ساڵی کە چەندێ خەز نەکەن و چەندێ بەرەدە ئەویان زۆر من قسەی لەسەر ناکەمەوە زیاتر بەنداوەکان لێ بەرپرسیارە زۆر باشە کاک فاڕۆ دوجار دەپرسم بەپێی ئەو خزمەتێک کەەوە هەتانە و ئەو خزمەتی کە ئێستش بە بەردەوامی دەیکەن لە بەرهێمەرانی کارەباوە خزمەتی شخصی فەرمانبەرەکانتان لێرە دەمێ بزانم داواکاریتان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چییە بەراورد بۆ خزمەتێک کە هەتانە بۆ توانایی کە توانیتانە بە خەرجی بدەن داوای لێبەر دەکەم ساڵتەکە کز بوو تێنەگەشت دەمەوێت بزانم لە بەرامبەر ئەو خزمەتەی کە کردوتانەوە و توانایی کە هەتانە داواکاریتان لە حکوومەتی هەرێمی کوردستان چییە چووکەیەوە دەتوانن ئەگەر بوجەتان بۆ تەرخان بکرێ ڕێژەیەکی زۆر کارەبا بەرهەم بێنن بەڵێ من بە دڵنیاییەوە ئەگەر با بڵین ئەو کە کارمەندانەی کە لە ئیشان و کە ئیشەکەن و چاکسازیەکەن و ئیشپێکردنی یەکەکانەکەن ئەگەر موچەی تەواوەتیان بۆ دابین بکرێت و بودجە دابین بکرێ بۆ وێزگەکە ئێمە لە ساڵانی پێشووە شانازیمان بەوە کردووە کەمە نەمان یەڵاوە وێزگەی دەربەندیخان هیچ یەکەیەکی بەو شێوەیە لە هیچ دەربچێ بەڵام بەم چەند ساڵی قەیرانە زەرەرێکی زۆری لە وێزگەداوە لە کارکەوتنی یەکەکان زۆر باشە داواکاریەوە وەروە فەرمانبەرەکانتان بە تایبەت ڕەنگە جیاوازتر لە سێکتەرەکانی تر بەردەوام هەم لە ئیشان و لە خودی ئیشەکەشان مەترسیتان لەسرە لە گەری خوانەخواستە لە ڕووی گیانیەوە چه کارەبا چه لایانی ئاو چه ڕوخان داواکاریتان بۆ لایەنە پەیوەنددارەکان بۆ ئەو وەزارەتانەی معنین بەیەوە بە تایبەت فەرمانبەرانی پرۆژەکانی کار و ئاوی بە شێوەیەکی گشتی ختورەیان زیاترە و وەروە ڕەنگە بەتابەت لەم قۆناغەشا خزمەتیان کەمتر بێت چی داواکارێکتان معاناتی ئەوان چی قسەی ئەوان چییە داواکاریمانەوەیە کە بەڕاستی بە دابینکردنی موچەی فەرمانبەران و جیاوازیش بکرێت لەوانەی کە ئیشەکەن و کە ئەوەی ئیش ناکە بۆ ئەوەی کە ئەمانە زیاتر با بڵێن موچەیان بۆ دابین بکرێت بۆ ئەوەی کە بتوانن بە باشی ئیشەکانیان بەرن بەڕێوە زۆر باشە کاک فاڕوبان پرسیارش بکەم وەکو دوایین پرسیار ڕەنگە ئێستا خەڵکی دەربەندیخان لە هەر کاتێک کە تووشی گرفتی بێکارەبایی ببنەوە بڵێن ئێمە سەدێکمانەیە و کارەبا بەرهەم دێنێ بۆچی دەبێ بێکارەبا بین ئێوە چۆن وەڵامی ئەم داواکاری هاوڵاتیان دەدەنەوە بەنسبەت ئێمە کە شتێک لە توانا و دەسەڵاتی ئێمانە بێ ئێمە ناتوانین هیچ شتێکیان بۆ بکەین ئەوەی کە لە توانای ئێمە بێ ئێمە لە خزمەتی خەڵکی دەربەندیخان و هەرێمیشان واتەوە کارەبا ڕاستەوخۆ نادەنە هاوڵاتیان چکە دەبێ بچێتەوە ناوەندی کۆکردنەوە و دابشکردنی هێڵی کارەبای هەرێمی کوردستان بەڵێ بەڵێ ئێمە ڕاستەوخۆ پەیوەستنین بە دابشکردنی کارەباوە ئێمە تەنها بەرهەمی کارەبا بەرهەمەیە ئێوە تەسلیمی حکوومەتی هەرێمیەکەنەوە ئیتر لەشەوە ئەوان چۆن تابەچیەکەن ئەویان گلەی لەسەر بەرنامەی تایبەتی خۆیان هەیە هەرێکی و بەپێی پارێزگاکان دابەشیەکە زۆر سپاس بۆ کاک فاروق ئەحمەد لێ پرسراوی دابشکردنی کارەبا لە وێستگەی کارۆاوی دەربەندیخان سپاس بۆی کە لە دەربەندیخانەوە لەگەڵمانەوەی سپاس دەکەین جلال پێش پێی بچیتە لای و زانیاری دەیەوێت داوای بکەی دەمەوە بڵێم زۆر سەیرە هەشتێک دەچێتە دەست حکوومەتی هەرێمی تر هیلافی لە شتێکی لێ دێت سەرنجی بەرهەمێنانی ئەم وێزگەیە بدە لە کاتژمێرێکدا 7 مگاوات کارەبا بەرهەم دێنەر یەک چاوی سێ چاوی هەیەواتە لە کاتژمێرێکە 210 مگاوات لە دەربەندی لە دوکانیش 5 چاومان هەیە 5 حوتی 35 واتە لە کاتژمێرێکە 350 مگاوات لێوەش کارەبا بەرهەم دێنێت وەک خۆی ئاماژەی پێکرد کەمترین
تێچووی دەوێت تەنها نۆژەنکردنەوەیان دەوێت بەڵام حکوومەتێرینی کوردستان نایێت کار لەمانەیە بکە بەڵام بۆ نمونە وێستگەی هەراری دروست دەکرێت دنیایەک تێچووی دەوێت بەتایبەت گرفتی زیاتری هەیە ڕوبڕووی نەبوونی سوتەمەنی و سووتان و ئەم بابەتانە دەبێتەوە بەڵام سیر دەکەی ئەمەیان چاکسرە گرنگی پێنادات چونکە لەبەرەوەی کە ئەمە لە دەستی کەرتی تایبەتانیە لای زانیاریەکەمە زانیاریەکمان هەیە لەسەر شێوازی هەڵگرتنی گۆشت با پێکەوە بینەری و زانیاریە بین. ماوەی چەند ڕۆژ پێویستە گۆشت لە بەفرگردا هەڵبگیرێت. هەموو جۆرێکی گۆشت کاتێکی دیاریکراوی خۆی هەیە و نابێت لەو کاتە زیاتر هەڵبگیرێت چونکە بۆ خواردن ناشێت و خراپ دەبێت. گۆشتی سوور نابێت زیاتر لە 3 مانگ لە بەفرگردا بمێنێتەوە چونکە خراپ دەبێت و مادە خۆراکیەکانی لەدەست دەدات. گۆشتی پەلەوەر دەتوانیت بۆ ماوەی 1 ساڵ هەڵی بگریت بێ ئەوەی مادە خۆراکیەکانی لەدەست بدات. ئەگەر بە پارچە پارچەکراوی هەڵبگیرێت ئەوە سنگ و باڵ بۆ ماوەی 9 مانگ دەتوانیت هەڵی بگریت. خواردنە دەریایەکان سەرجەم خواردنە دەریایەکان دەتوانیت 6 مانگ هەڵی بگریت بەڵام ماسیە چەورەکان وەکو سەلەمون دەبێت 2 مانگ هەڵبگیرێت. وەڵایزان بەم شێوەیە بە هاوکاری هاوکارانم لە پەیام و هاوکاری هاوکارم کاک جەلال بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن. سپاس بۆ بینەریتان بەخواتان ئەسپێرین لە ئارامەدیا بن. خواتان لەگەڵ.